ئەمڕۆ یەکەمین دانیشتنی خولی نوێی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە دەچێت. هەڵبەتە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم دانیشتنە و دەستپێکردنی قۆناغی نوێی پرۆسەی سیاسی لە عێراقدا دکتۆر برای ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی ڕاستەخۆ لە بەغدا و لەگەڵماندا. دکتۆر سڵاو لێبێت بەعانیت باش. ئەمڕۆ یەکەمین دانیشتنی خولی نوێی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە دەچێت چەند کاتژمێرێکی کەمی ماوە بۆ دانیشتنەکە. تاکو ئێستا ئامادەکاریەکان بە کوێ گەشتون، ئامادەکاریەکان بۆ دانیشتنە تەواو بوون؟ ئەوەی کە تاکو ئێستا لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنەوە کە ئاشکرا کراوە ئەوەیە کە دانیشتن بڕیارە ئەمڕۆ کاتژمێر 11 بێت وەکو یەکەم دانیشتنی خولی پێنجەمی پەرلەمانی و بێگومان تاکو ئێستا هیچ گۆڕانکاریەک نەکراوە و جدولی بەڕێوەچوونی دانیشتنەکەش نێردراوە بۆ هەموو ئەندامانی پەرلەمانی خولی پێنجەم و ئەوەی کە گرنگە ئێمە لێرە چۆنەڵی تیشکی بخێنە سەرەوەیە کە ئەم خولی پەرلەمانیە گرنگیەکی لە چیە ئەویشەوەیە کە لە ئەنجامی ئەو خۆپشاندانی لە مدیر ڕابردەوە وای کردووە کە هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێتەوە خولێکی تازە و دەورێکی تازە دروست بکەواتە ئەرکێکی زۆری لەسەر شانە هەم لە ڕوویەوەی پێکەنانی حکومەت بە شێوەیەکی خێرایی کە لە خزمەتی هاوڵاتیان و خزمەتی داخوازەکانی شەقاما بێت، هەم چارەسەرکردنی کێشەی بودجە، هەم چارەسەرکردنی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بەرەوە زۆر گرنگە کە بە پەرۆشەوە سێری ئەم خولەی پێنجەمی پەرلەمانە بکەین. بەڵێ ئایا هەموو فراکسیۆن و پەرلەمانتار دەرچووەکان لەم خولەدا بەشداری دەکەن لەم یەکەم ڕۆژی دەست بەکارابوونی پەرلەماندا؟ واتە ئامادەی دانیشتنەکە دەبن؟ بەڵێ بەپێی لەبەرەوەی جارێ تاکو ئێستا لەبەروی شوێندی یاسایی نەخراوە کە شوێندی یاسایی نەخرێنرێت زۆرێک لە پەرلەمانتارەکان با بڵێن ئێشتا بە تەواوەتی چۆنەڵی وەکو پەرلەمانتار هەژمان ناکرێت تاکو شوێندی یاسایەکە نەخوا لەبەرەوە لە دوای شوێندی یاسایەوە ئەو کاتی جلسات هەر لەم جلسەشە ئەتوانرێت کە سەرەوە بکرێت بۆ دانیشتیاریکردنی سەرۆکی پەرلەمان با بڵێن تەشریحکردنی سەرۆکی پەرلەمانەوە جێگرەکانی واتە زۆر گرنگە لە هەموو دنیاە کە ئێمە باسی پرۆسی دیموکراسی و نظامی دیموکراسیەکەنەوەی کە هەڵبژاردن بێت و لەگەڵ هەڵبژاردنیشە نەتایجەکان قبول بکرێت لەگەڵ نەتایج قبولکردنە پێکەنانی حکومەت خێرا لەبەرەوە زۆر گرنگە کە لە یەکەم دانیشتەکانەوە هەنگاوی خێرا بنرێت بۆ ئەوەی بتوانرێت کە حکومەتێک پێک بێنرێت کە لە خزمەتی هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستانی شابێت. بەڵێ گفتوگۆ و دانیشتنەکان سەبارەت بە سەرۆکایەتەکانی عێراق بەکوێ گەشتوونە تا ئێستا؟ تاکو ئێستا ئێمە ناتوانین بە ناوی لایەنەکانی تۆ بەڵام وەکوی نیشتیمانی تاکو ئێستا دانیشتان لە گفتوگۆیان و شاندێکی باڵا بە حضوری خۆی لێرە هەیە و لەگەڵ لایەنەکان لە دانیشتنایە ئەوەی کە گرنگە لەم خولەی ئەم جاری پەرلەمانە سێری بکەینەوەی کە بەداخەوە توانین بڵێن تا ڕادەیەک نێوماڵی شیعە شێوەیەکی پێوە دیارە زۆر گرنگە ئێمە هەموو جارێک کە قسەمان لەسەر ئارامیەک کردو بۆ هەرێمی کوردستان یاخود بۆ عێراقەوەیە کە ئارامیەکی هەموو لایەنە سیاسەکانی تابێ و ئێمە زانین کە عێراق دەوڵەتێکی برنتەوەیە کە شیعە و سونە و لە پێکاتەکانی شیعە و سونە و کوردە لەبەرەوە ئەگەر هەر خەلەلێک هەر ناکۆکیەک لە نێوان سونەکانیان نێو کوردەکان خۆیان نێوە شیعەکان هەبێت ناتوانین بڵین کە حکومەتێک یا حکومڕانیەک دروستە بێت کە لە خزمەتی هاوڵاتیانی چه عێراق و چه هەرێمی کوردستان بێت کەواتە گرنگە ئەم بشێوی نێوماڵی شیعە خۆی لە خۆیان جارێک نەک با بڵێن کە بکرێ بەڵکو چارەسەر بکرێت لەگەڵ چارەسەرکردنی ئێمە ئەو کاتەش ئەتوانین قسە لەسەرەوە بکرێن کە لایەنەکانی کە با بڵێن کوتلەی زۆرینەی شیعە چ لەگەڵ کورددا چ لەگەڵ سونەیە چ لەگەڵ لایەنەکانی با بڵێن سەربەخۆکانی شابێ ڕێککەون لەبەرەوە گرنگە ئەوەی کەوتم نقطەی بارزی ئەم جارێ ئەوەیە ئەو بشێوی نێوماڵی شیعە ئێمە هەوڵین کە تەرەفی چارەسەر بین لەبەرەوەی ئێمە ئازانین کە هەر بشێویەک لە نێو هەر لایەنێک چ سونە چ شیعە هەبێتەوە کاریگەری خراپشی لەسەر هەرێمی کوردستان و لەسەر بودجە و لەسەر موچەی هاوڵاتیان و لەسەر خزمەت گوزاریەکان دروستەکە لەبەرەوە گرنگە کە لە ئەساسەوە لە بنەڕەتەوە حکومەتێک پێک بهێنرێت کە هەموو ڕنگدانەوەی هەموو لایەنەکانی تیابێت لەبەرەوەی کە ئەزانین لە نظامێکی بەڵێ دەنگۆیەک هەبوو کە حەلبوسی ئەگەری هەیە کە دووبارە بە سەرۆکی پەرلەمان هەڵبژێردرێتەوە ئایا ئەو وەگەرە ڕاستە محەممەد حەلبوسی هەڵبەتە ئەگەر ئەوەش بوو تێڕوانینی کورد بۆ ئەو چی دەبێت؟ بەڵێەوە ئەگەرێکی بەهێزە وەکوتم ئەوەی کە ئێمە سلسلەکەین بە دەرەجە یەکەوەیە کە چۆن بتوانین حکومەتێک یان پەرلەمانێک پێ بێنرێت کە لە خزمەتی هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستانی شابێت لەبەرەوەی تا ڕادەیەکی ماڵین بۆ بە
چۆنەڵی شەرعێکی دەستوری کە سەرۆکی پەرلەمانیە سەرۆکایەتی پەرلەمانە لای سونەکانەوە لە بینی سونەکان ناتوان تا ڕادێک بڵێن خۆیان یەکلای بکەن لە مۆزوعی سەرۆک کۆماریەیە کە لای یەکێتی نیشتیمانیە لە مۆزوعی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە تاکۆستە لای شیعە بۆ لە نێو خۆیانە ئەبێ یەکلای بکەنەوە لەبەرەوە ئێمە هەوڵین دوای ئەوەی کە یەکلابوونەوەیەک لە نێو ماڵی سونە و لە نێو ماڵی شیعەیە ڕوویە ئەو کاتە وەکو کورد وەکو بەرەیەکی بەهێزی کورد دابنیشین لەگەڵ ئەو لایەنانەوە هەر واشمان کردەوە دروشمی هەڵبژاردنەکانیش قوتمانەستەوە بوو کە پێکەوە بەهێزکردن ئەگەر ئێمە وەکو بەرەی کوردستانیش بچین لە حیزب سیاسەکان ئەگەر پارتی بە ئاڕاستەیەکی تێکی بە ئاراستەیەک و لایەنەکانی کە بە ئاراستەیەک بکەین ئەوە هەر لە ئێستەوە ئەتوانم بڵێم کە ئێمە دەستکەوتێکی وامان نابێ بەڵام خۆشبەختانە ئەوەیە کە ئەو دروشمەیەکی یەکێتی نیشتیمانی هەڵی گرتبوو کە پێکەوە بەهێزترین هەوڵەیات لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لەگەڵ لایەنە کوردیەکان بە تایبەتی یەک بگرێت بۆی لەوێ بتوانین مافێکی زیاتر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ عێراقیش بەدەستێنین. بەڵێ حکوومەتی زۆرینەی کە مقتدا سەدەر ڕێبەری ڕووتی سەدەر باسی لێوە دەکرد لە ئێستادا بۆ عێراق گونجاوە ئەگەری هەیە کە حکوومەتێکی زۆرینە لە عێراقدا پێک بهێنرێت ئەمەی کە قسە لەسەر کرێت یعنی ئێمە زانین کە تاکو ئێستش ئێمە نەگەشتوین قۆناغێک لە عێراق و لە هەرێمی کوردستانیش و بە تایبەتی لە عێراقشە کە قسەمان لەسەرەوە کە بڵێن دیموکراسی بۆ بە کللتور ڕاستە دیموکراسی وەکو دەستور دیموکراسی وەکو پەیڕەوکردنی لە ڕووی یاسا بەڵام وەکو کللتور و جوودینی لەبەرەوە هەراوێز خستنی لایەنێکی کە ئەشێت کاردانەوەی خراپی هەبێت ئەشێ وەکو چۆن لە ڕابردووە کاردانەوەی خراپی هەبوو کە بینیمان یعنی تا گەشتە ئەوەی کە تەقینەوە لەسەر شەقامەکان ڕوویەیە یان شێوی و گرژی لە شەقامان ڕوویابوو لەبەرەوە گرنگە کە نەگاتە ڕادی پراوێز خستن بەڵام ئەگەر خودی ئەوەی کە لایەنە شیعەکان یان لەگەڵ ئەوە بنکە حکوومەتێکی زۆری نیە و هیچ کێشەیەکیان لەگەڵەوەیان نەبێت و مافی کورتیا زامن بکرێتوانە ئەو کاتێ ماتوانین بڵێن کە کێشیکی و هەمانەوە بەڵام ئێمە پێمان وایە کە مەشتێکی تەندروست نابێت. بەڵێ کەواتە لە حکوومەتی زۆرینەدا شیعەکان هەمیان دەتوانن بەشدار بن لە حکوومەتێکی زۆرینەیە بڵێ ئەگەر قسەمان لەسەرەوە بێت یعنی نقطەی ئەساسی نقطەی بارزەوەی ئێستا ئێمە کێشی سەرەکیەکەمان ڕێکخستنەوەی نێو ماڵی شیعەیە کە مەفروزە هەموو ئەو لایەنانەشی کە پیان وایە ئەوان ڕەتیان بۆ کێشەوە نیە نەخێر ئەمە کێشەیە کە ئەشێ پرژی بەر هەموو لایەنەکان بکەوێت بەرەوە گرنگە کە نێو ماڵی شیعە جارە ڕێک بێتەوە بۆی بتوانن هەموو لایەنەکانیان تیا بەشدار بن هەموو با بڵێن حیزبەکانی مەسەبی شیعە. ئەی سەبارەت بە سونەکان لە حکوومەتی زۆری نەدەێت ئەوان چ شوێنێک دەگرن دکتۆر؟ ئەوەی ئەگەر دیقەتمان نابێت ینی سونە لە نێو عێراقا ئەگەر سەریکەین لە مدەی ڕابردووە لە دوای 2023 تا ڕادەیەک پراوێزخستنێکی بەخۆوە بینیوە ئێمە بۆیە هەموو جارە قسەیەک لەسەر چیەکەین لەسەر حکوومەتێکی تەوافقیەکەن کە هەموو لایەنەکان تیا بەشدارن بۆی هیچ لایەنێک پراوێز نەخرێت هۆکاری ئەم پراوێز نەخستنی هیچ لایەنێکە ئێمە بەستمانە چیە لەبەرەوەی تاکو ئێستاش ئێمە کێشەیەکمان هەیە کێشەی بە چۆنەڵی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەمان هەیە چونکە هیچ کەسێک و لایەنێک تەقبولی ئەو ئۆپۆزیسیۆن بوونە ناکات بەرەوە گرنگە کە ئەم قۆناغە تێپەڕێنین و من ئەگەر یارمەتیم بن بەجێتانەیەڵم لە دانیشتەکانی داهاتووشا هەر تەفاسیلی زیاتر هەبێت و کاتی پێدان ڕای. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر بەڕیا ڕەشید ئەندای پەرلەمانی عێراق لە فراکسیۆن یەکێتی سپاس بە وەڵامدانەوەی پرسیارەکانمان.